سڵاوتان نەبێ لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای بڵاوبوونەوەی هەواڵی چوونەدرەوەی لاهور شێخجەنگی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان سەرچاوێکی نزیک لە هاوسەرۆکی یەکێتی زانیاری گرنگ لە ڕێگەی شارپرێسەوە ئاشکرا دەکات. سەرچاوەکە دەڵێت هاوسەرۆکی یەکێتی ئێستا لە گردی سەرچنارە و بۆ هیچ کوێ نەڕۆشتووە، بۆیە ئەوەی لەو بارەیەوە بڵاوکراوەتەوە دوورە لە ڕاستیەوە. لە 8 تەموزی ئەم ساڵەوە کێشە و ناکۆکی توند کەوتۆتە نێوان باڤڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی هەم ئامۆزا و هەم هاوسەرۆکانی یەکێتیەوە. لەو کاتەشەوە تا ئێستا یەکێتی نەیتوانیوە کێشەکانی نێوان هەردوو هاوسەرۆک چارەسەر بکات و کێشەکان بە هەڵواسراوی ماونەتەوە. پەرلەمانی کوردستان کۆبوونەوەیکی تایبەتی سەبارەت بە کێشەی مامۆستایانی وانەبێژ و دەرچووە یەکەمە دانەمەزراوەکان و فەرمانبەرانی گرێبەست ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا وەڵامی حکوومەت بۆ مامۆستایانی وانەبێژ خرایە ڕوو. وەڵامەکەش ئەوە بوو حکوومەت ناتوانێت دەیان بمەزرێنێت. لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان لیژنەی پەروەردە ئەوەی خستە ڕوو ئەگەرچی حکوومەت هەنگاوی باشی گرتووەتە بەر بۆ چارەسەرکردنی گرفتی بەشێک لە مامۆستایانی وانەبێژ، بەڵام حکوومەتی هەرێم پێی ڕاگەیاندون ژمارەی مامۆستایانی وانەبێژ زۆرە و حکوومەت بەهۆی نەبوونی پارەی تەواو ناتوانێت مامۆستایانی وانەبێژدا بمەزرێنێت و دەتوانێت ساڵانە بەپێی خاڵبەندی و ساڵانی خزمەتیان ژمارەیەکیان لێدا بمەزرێنێت نەک هەمویان پێکەوە. عومەر گوڵپی ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان ئاشکرای دەکات بەداخەوە وێڕای باشبوونی داهاتەکەی حکوومەت ئامادە نیە موچەی کەم ئەندامان بدات. دەژڵێت پاش 9 ساڵ چاوەڕوانی و باشبوونی دۆخی دارایی حکوومەت ئامادە نیە موچەی 30,000 منداڵی شەلل دەماغ و ئۆتیزم و نابینا و نابیست و داون بدات. بەوتەی ئەندامەکەی لیژنەی دارایی لە مانگەکانی 3-4-5 ساڵی 2020 حکوومەت نەوتی بە 10-12-16 دلار فرۆشتووە. لە سەرەتای ساڵی 2021شەوە لە نێوان 40 بۆ 73 دلار نەوتی فرۆشتووە. ئایا ئەم بازانە گەورەی داهاتی نەوت نەبووتە هۆی باشبوونی دۆخی دارایی؟ ئەمە جگە لە ناردنی 200 ملیار دینار لەلایەن بەغدا و زیادکردنی باج لە 40 ملیار دینارەوە بۆ نزیکەی 90 ملیار دینار. ئەو پەرلەمانتارە باز لەوەش دەکات بۆ ئەم مەبەستە بە دووەداچوونی کردووە و داوای ڕوونکردنەوەی لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردووە. نونەری هاوپەیمانی تەقەدوم لە دیداری میری لە هەولێر ڕایگەیان پێویستە ڕێکەوتن لەسەر پێکەنانی حکوومەتی داهاتوو لە عێراق بکرێت و نابێت هیچ لایەنێک پەراوێز بخرێت، چونکە ئەگەری دروستبوونی کودەتا هەیە لە سفرکردنەوەی ئەو لایەنانەی کە پێشتر لە عێراق پێگەیان هەبووە. باسی لەوەش کرد پێویستە لە پێکەنانی حکوومەتی داهاتوو لەگەڵ لە بەرچاوگرتنی ڕۆڵی لایەنەکان ڕۆڵی گەنجان و خانمانیش نادیدە نەگیرێت. لە ئێستادا عێراق لە قۆناغێکی ڕاگوزەردایە و هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام دراوە و بەشێکی سەرەکی ئەو لایەنانی چەکیان لەدەستا دەرەنجامەکان ڕەت دەکەنەوە بەهۆی ئەوەی ژمارەی کورسی و ڕێژەی دەنگەکانیان زۆر کەمی کردووە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.